لە بەرنامی ئەمڕۆی گەلی کوردستان وسڵایەمەتان لەبێت ئەم کاتەوە کاتێکتان باش بێت خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکارانم و با کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز و جۆرە و جۆرەواتینەوە خزمەتیەوەی ئازیز و خۆشەویست بۆ هیوایی کە تا کۆتایی پرۆگرام بینەرمان بسوود لەو بڕگە و بابەتانە ببینن کە ئەمڕۆ بۆمان ئامادە کردوون. لە پرۆگرامی ئەمڕۆماندا لەسەر دوو بابەت گفتوگۆ دەکەین لە بابەتی دۆوە دەست پێ دەکەم. باز لە ئامادەکاریەکانی بازرگانی عێراق دەکەین بۆ وەرگرتنی گەرمی جوتیاران هەڵبەتە ساڵانە لەگەڵ گەیشتن یا لەگەڵ هاتنی وەرزی درۆنەدا وەزارەتی بازرگانی عێراق هەڵدەسێ بە ئامادەکاریەکان بۆ وەرگرتنی گەرمی جوتیارانی عێراق و لە نێویاندا هەرێمی کوردستان. ساڵانە بڕە گەرمێک یاخود بڕی ئەو تەنە گەرمەی کە لە جوتیارانی هەرێمی کوردستان وەری دەگرێت و لەگەڵ نرخی ئەو گەرمە کە وەری دەگرێت نرخەکەشی دیاری دەکات و کەمە ساڵانە گۆڕانکاری بەسەردادێت بەڵام بۆ ئەم ساڵ ئامادەکاریەکانیان چی دەبێت وە چیان کردووە لە هەمان کاتدا کێشەی نێوان رووسیا و ئۆکرانیا کە هەڵبەتە کاریگەری گەورەی هەبووە لەسەر بەرزبوونەوەی نرخی کاڵا و شمەک بە شێوەیەکی گشتی و دانەوێڵە بە تایبەتی لەبەر ئەوەی کە رووسیا و ئۆکرانیا لەو دوو وڵاتە بەرهەمهێنەرە گەورانەی دانەوێڵەن و بە دیاریکراوی گەنم کە بە هەردوو وڵاتەکە لە 140 گەرمی تەواوی جیهان دابین دەکەن. ئەجا لەگەڵ ئەوەدا کە ئەم کێشەیە یاخود ئەم شەڕ و ئاژاوی هەیە لە نێوان رووسیا ئۆکرانیا بۆتە هۆکاری بەرزبوونەوەی نرخی کاڵا و شمەک لە بازاڕی جیهاندا ئەمە کاریگەری دەبێت لەسەر ئەوەی کە وەزارەتی بازرگانی عێراق گۆڕانکاری بەسەر بڕی وەرگرتنی گەرمی جوتیارانی هەرێمی کوردستان تا بهێنەوە ئایا کاریگەری دەبێت لەسەر ئەوەی کە نرخی دانەوێڵە یاخود نرخی گەرمەکان بەرز بکاتەوە. ئەمە بابەتێک دەبێت کە ئێمە دواتر بە وردی گفتوگۆی لەسەر دەکەین. لە بابەتی یەکەمماندا کە ڕاستەوخۆ دەستەکەین بە گفتوگۆکردنی تەوەری ئەمڕۆمان میوانەکەم لە ستۆدیۆ ئامادەی و تایبەتە بە دەزڕەنگینی هەڵبەتە زۆرن ئەو کەسانی کە دەزڕەنگینن لە بوار و بابەتە جیاوازەکاندا بەڵام ئەمڕۆ بابەتی دەزڕەنگینیمان تایبەتە بە بابەتی ئەکسسوارات بۆ خانمان و تەنانەت بۆ نێوماڵیش. ئەو کەسانی کە دەزڕەنگینن لەگەڵ ئەوەی کە کردویان لە تەپیشەیەک بۆ خۆیان بەڵام ئایا توانیویانە هەلی کار بۆ گەنجان یاخود بۆ دەزڕەنگینەکانی تریش بڕەخسێنن لەگەڵ ئەوەشدا سۆشیال میدیا تا چەند کاریگەری هەبوو لەسەر ئەوەی کە بتوانن کارە دەستیەکانی خۆیان ساغ بکەنەوەوانێ و لە ڕێگەی سۆشیال میدیاوە کارە دەستیەکانیان نمایش بکەن و هاوڵاتیانیش بتوانن لە ڕێگەی سۆشیال میدیا و بە ڕێگەی ئۆنلاین ئەوەی کەمە بەستیان ئەوەی کە خواستیان هەیە لەسەری بەدەستی بهێنن. بۆ ئەمڕۆ خاتوو ڕێژین سدیق کە بەڕێزیان دەزڕەنگینن لەگەڵ ئێمەدا ئامادەن هەڵبەتە کۆمەڵێک نمونە و کاری جوانی لەگەڵ خۆی داهێناوە لە درێژی پرۆگرامەکە باس لە شێوازی دروستکردنیان دەکەین. خاتوو ڕێژین بەیانی باش و بەخێراتی. بەیانی ئێوەش باش بەیانی بینەران باش بە هیوای دەستپێکی ڕۆژێکی ئارام خۆش بۆ هەموو لای. زۆر سپاس. خاتوو ڕێژین راپۆرتێکمان ئامادەی هە لەسەر کارەکانی جەنابتان با بەیەکەوە بینەری بین و دواتر لەگەڵ خاتوو ڕێژیندا درێژە بە گفتوگۆکانمان لەدەین. زیاتر لە 2 ساڵە کاری دەستڕەنگینی دەکات و هەلی کاری بۆ خۆی دۆزیوەتەوە. ناوی ڕێژینە و ڕۆژانە سەرقاڵی دروستکردنی ملوانکە و متومورووە و چەندین کاری جیاواز دەکات. وەکو خولایەک و وەکو حەزێک دەستم کرد بەم ئیشە و دواتر هەستم کرد کە پێویستە پەرە بە ئیشەکەم بەم و گەورەتری بکەم بۆی کە زیاتر بڵاو بێتەوە ئەو جوانەی کە هەمە لە ئیشەکانمە زیاتر بە خەڵکی بناسێنم. سەرەتا لە گوڵەخەوە دەستم پێ کرد هەروەکو حەزێک و چەند بابەتێکی سەرەتایی مادی خەیاتیم کڕی لە ماڵەوە وەکو تاقیکردنەوەیەک بۆ خۆم چەند گوڵێکی بچووکم دروستە کرد و ئەمنا بە هێلەکێکەوە کە هەر پارچەیەکی ترم ئەبینی لە ئیشی دەست و لە چنین زۆر بە وردی لی وردە بووم و ئەموت ئەمە چ بەهرەیەکە یان چ جوانیەکە کە ئەم دەستە توانیوێتی ئەم ئیشە گەورەیە بکات. حەزم کرد سەرەتا خۆم تاقیکەمەوە لە شتی بچووکەوە دەستم پێ کرد بەڵام هەر جارێک شتێکم دروستە کرد جوانترە بوو لە بابەتەکانی پێشووترم. ئیتر لەمەوە وتم بە ئەوانە فکری زۆرترم بۆ هات ئیتر کە چوومە ناو مەجالەکەوە حەزم کرد کە گەورەتری بکەم حەزم کرد کە شتی بەس تەنها بوو نمونە لە گوڵێکەوە نەوەستم بچمە بابەتی گوڵێخە لە گوڵێخەوە چوومە مەدالیا
و دواتر فەقیانە ڕاگرم دروست کرد. تەنها پرۆژەکەی بۆ خۆی نییە و بەڵکو بۆتە هۆی دەرفەتێک کەسانی خاوەن بەهرە لەگەڵی کار بکەن. دروستکردنی بەرهەمەکانیان بە پێیخواستی کەسەکانە و ئەمەش بە جۆرێک لە ڕێگەی ئۆنلاینەوە دەیفرۆشن. سەرەتا کە دەستم کرد بەم ئیشە نیەتی سەرەتایم ئەوە بوو کە ئیشێکی ئەمەنە جوان و ئەمەنە پاک بێت کە بێجگە لە خۆم بتوانم خانمی دەستڕەنگینی تر و ئەو کەسانەی کە ئەو بەهرەیان هەیە وەکو من بەڵام شاراوەتەوە بیهێنمە ناو کۆمەلگاوە. وای لێ بکەم کە ئەوانیش بناسرێن هەر خۆم نەبم بەتەنیا، یعنی ئستفادەکە و خێرەکە بەس بەتەنیا بە خۆم نەبێت. سەرەتا ئیشەکەمان لە ڕێگەی ئۆنلاینەوە بوو ئەو کاتێک کە من لە ماڵەوە ئیشمە کرد، بەڵام حەزم کرد کە وەکوتم کە بیهێنمە ناو کۆمەلگاوە بێمە دەرەوە، هەم وەکو شەوڕۆمێک بێت خەڵک بتوانێت بێت سەیری عەرزی ئیشەکانمان بکات و ئەو شتێک کە خواستی خۆیەتی بیبات و هەم لەسەر تەڵەبیش ئێمە ئیش بکەین. ینی بۆ نمونە ئەو کاتێک کە من ئۆنلاین ئیشمە کرد ئەگەر پارچەیەکم دروست بکردایە کەسێک بیبردایە بۆ هەدیەکە ئەگەیشت بەدەستی ئەیود ئەوەنە جوانە دڵم نایە بە خۆمی هەڵەگرم دانێکی ترم بۆ دروست بکەم. زۆرن ئەو ژنانەی بە بەهرە و تواناکانیان و دەستڕەنگینیان بژێوی ژیانیان دابین دەکەن و هاوکاتیش چەندین هەلی کاریان بۆ کەسانی دیکە ڕەخساندووە. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی. سپاس بۆ هاوکارمان هێژین بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە. ئەچمەلای خاتون ڕێژین لە راپۆرتەکەدا ئاماژە بەوە کرا کە جەنابتان زیاتر لە 2 ساڵە ئەم کارە ئەکەن، بەڵام ئەزمموی کارکردنی ئێوە بەگشتی ئەگەڕێتەوە بۆ 2 ساڵ بەر لە ئێستا یاخود ئەزمموی ئێوە زیاترە بەڵام 2 ساڵە کردوتانە بە پیشە؟ خۆی سەرەتا لە ینی 3 ساڵ پێش ئێستاەوە من دەستم پێ کردووە، بەس ساڵێکیان وەکو تەجروبەیەک وەکوی کە ینی شتەکانم هەر بۆ خۆم دروست ئەکرد، بۆ کەس و کار و بۆ ڕەفیقم دروست ئەکرد. حەزم ئەکرد لە خلالی ئەو ساڵەیە بە شێوەیەک خۆم تاقیب بکەمەوە کە بزانم ئەگەمە ئەوەی کە نەتیجەیەکی وا جوانی هەبێت کە پیشانی کۆمەڵگەشی بم و دواتر هەستم کرد بۆی کە پێویستە کات ئیتر وردە وردە کە خەڵکیش بمناسێت و کە ئیشەکە گەورەترکەی. لە خێزانەکەتانە کەسی تر هەبوو ئاوا بە هەماشەوە دەستڕەنگین بوو بێت و تۆ سەرسام بوو بێتی پێی و وای کرد بێت کە ڕێژینی وەکو ئەوان بکات و کارەکەی لەناو خێزانەکەی خۆمە کەسێکی ینی ئەوەی کە من ئەم پیشێم هەڵبژاردۆ شتێکی لەو بابەتە نییە، بەڵام بەعام سەیری ئەو پارچانەم کردووە کە خانمی دەستڕەنگینی تر کردویانە، ینی خانمی کورد پاڵپشتی من بووە کە سەیری هەر بابەتێکی ترم کردووە لەوانەوە منیش حەزم کردووە. دەستڕەنگینەکە بۆ ماوەی نییە بۆ تۆ بۆ ماوەی نییە نەخێر. ئەوە شتێکی باشە کە تۆ توانی بێت لەسەر پێ خۆت بۆستی خۆت هەوڵەدا بێت فێربیت و کارەکەت فراوانکەی. کارەکانی تۆ زیاتر چی تیادا بەکارهێناوە؟ ئەوەی من سەرنجمدا بێت پێم وابێ زەنگیانە، مور و بەرد، دروستە؟ ڕاستە زۆربەی زۆری ماوادەکانی بابەتی خەیاتی تیا بەکار هاتووە، لە نەقێم بابەتی کریستاڵ، لە فۆم، لە قوماش، بەڵام ینی قوماشەکان ئێمە لەسەری ئەچنین، ئەوە نییە بڵم دیار بێت دەرکەوێ. زۆربەی ئەو مادەنی کە لە بابەتی خەیاتیە بەکارێت تەسەوڕەکەم تایە بەکار هاتووە. دواتر باز لە شێوازی دروستکردنیان دەکەین. لە راپۆرتەکەیە ئاماژە بۆ کرا کە چەند کەسێکی تریان چەند خانمێکی تری دەستڕەنگین لەگەڵ تا کار دەکەن. ئەمە تا چەند تۆ دڵخۆشەکە کە وەکەوەی کە خۆت پیشەیەکە بۆ خۆت، بژێویەکە بۆ خۆت و ئەوانیش توانی بێتیان لە ڕێگەی تۆوە بژێوی یاخو سەرچاوێکی داهات بۆ خۆیان بەدەست بێنە. ڕاستە. سەرەتا وەکو لە راپۆرتەکەشا باسم کرد نیەتی سەرەتاییم ئەوە بوو کە ئیشەکەم ئەمەنە جوان و پاک بێت کە خانمی تر ئیسفادە لە من بکات. خانمی کوردی دەستڕەنگینمان زۆرە. حەزم کردووە زەنگیانە ببێتە سەرچاوەیەک، ببێتە شوێنێک بۆ ئەوی کە ئەو خانمانەی کە ئەو توانایان هەیەیان ئەو بەهرەیان هەیە بەڵام شاراوەتەوە خەڵک نایان ناسێ و زائیدەن نزیکیش بێت لە
بابەتی چنینەکەی منەوە بتوانم بیهێنمە ناو کۆمەڵگەوە و بناسرێن یعنی ببێتە ئەوەی کە ئەوانیش لە ڕێگەی منەوە هەر خۆم نەبم بەتەنیانی ئستفادەکەی بەس بەتەنیا بۆ خۆم نەبێت ڕاستە من مەسەلەن دەست پێش خەریب بووم بۆ ئەو ئیشە بەڵام هەر من نەبم بتوانم کە خەڵکی تریش و خانمی دەستڕەنگێنی تریش بێنمە ناو مەجالەکە و یعنی ببێتە سەرچاوەیەک بۆ هەم بژێوی ژیانی ئەوان و هەم ناساندنی ئەوانی هیچ کات بووە جیاوازی بۆ چونتان هەبوو بێت لە دیزاینکردنی پارچەیەکە تۆ بڵێ بەم شێوەیە بێت جوانترەیەکێکتریان بڵێ بەم شێوەیە بێ حتمما کە کەسێک لە کەسێک زیاتر هاتە ناو مەجالەکەەوە هاتە ناو ئیشەکەەوە ڕەو بۆ چوونی جیاوازی شەبێت لەگەڵ ئەوەش من ڕئی هەمووشیان وەرەگرم لە هەموو بابەتەکانە ئیتر مناقەشەیەکەین لە ئەخیرە ئەگەینە نەتیجەیەک لەوانەیە من بۆ چوونەکەی ئەوم بەلاوە باش بێ یان ئەو بێتە سەر قەناعەتەکەی من بڵێت کە ڕاستە شتەکە بۆ قەناعەت ئەو کەلو پەلان یاخود پێداویستەکان کە بەکارهێنن هەمووی لە ناو خۆی کوردستانە ئەکڕن یاخود هەندێک لە پارچەکان وا پێویستەکان لە دەرەوە بهێنن لە ئێستایا هەتاکو ئێستا کە ئیشم کردووە پێویستم بە دەرەوە نەبووە هەموو بابەتەکان لە ناو بازاڕەکانی سلێمانیان دەست دەکەوێت بەس بچگەلەوە من ئێسفادەم لە بابەتی ئەکسسواراتیش کردووە یعنی ئەگەر پارچەیە کە دروستی ئەەکەم ئەگەر بمەوێت کە تاکو و شاز بێت ینی دووبارە بوونەوەی نەبێت ئەکسسواراتی حازری کە لە بازار هەیە بەکاری ئەهێنمەوە جارێکی تر یعنی بۆ نمونە هەڵی ئەوە شوێنم لە هەر پارچەیەک شتێکی تری لێ دروست دەکەم ئەگەر مشتریەک یان کەسێک لێم داوا بکات بڵێت یەکێک لەو بابەتەم ڕسمم بۆ بنێرێتەوە کە ئیشەکەی خۆشم بێ لەوانەیە پێ بڵم کە ناتوانم ئەوە دروست بکەمەوە تەنها یەک دانە بوو ئەوش لە بڕووی کە ئەو پارچانەم دەست ناکەوێتەوە کەواتە هەر پارچێک یاخود هەر ئیشێک یەک جار دروستێکی ئەگەر جارێک کەسێکیش داوای کاتە گۆڕانکاریکی تیاکەیت و بۆی کە جوانتر بێت و باشتر بێت و تاک بێت بۆ کەسەکە ئەگەر بابەتەکە هی خۆم بێت ینی خۆی کەسەکە ڕستم بۆ نەنێرێت و خۆم دروستم کرد بێت هەر لە بیدایەتەوە لە سکێچکردنیەوە لەوانەیە بتوانم دروستی بکەمەوە ئەوش حەسب تەڵەبی کەسەکە خۆی ئەگەر حەسب بکات عینەن ئەوەی بۆ دروست بکەینەوە کوشتی بۆکەین ئەگەریشنا خۆی لەسەر ڕاغبەتی خۆی ئەڵێت کە بۆ نمونە ئەو ڕەنگە و ڕەنگەم بۆ تیا بەکاربێنە یان گۆڕانکاری لە بازێک شتەکان بکەین بە تەڵەبی خۆیەتی چونکە درستی ئەەکەین دروستە لە راپۆرتەکە شاماشە بۆدا کە هەندێک لە ئیشەکانە بە ڕێگەی ئۆنلاینەوە یا لە سەرەتا لە ڕێگەی ئۆنلاینەوە ئێستا وەکو ئێستا خواست لە ڕێگەی ئۆنلاین زیاتر یاخود سەردانکردنی شوێنەکە و لە نزیکەوە بینینی ئەو کەلوپەلانەی کە نمایشت کردو ئەنجا خواستیەکەن داوایەکەن کە بۆیان دروستکەیت ڕاستە سەرەتا وەکوتم لە ئۆنلاینەوە دەستم پێ کرد لە ڕێگەی پیجێکەوە بەڵام دواتر حەزم کرد کە ینی بێمە ناو خەڵکەوە و کە خەڵک بێت سەیری شتەکان بکاتە ڕۆبەڕۆ چونکە ئەو کاتە زۆربەی کات مەسجم بۆ هات ئەنوت حەزەکەم شتەکە ببینم ئەنج بیکڕم لێ ئێستایا هەتاکو چۆنەڵی نەچیتە ناو خەڵکەوە بە تەواتی شوێنەکەت نەزانن و نەناسرێت هێشتا لە ڕێگەی ئۆنلاینەوە لەوانەیە باشتر بێت بەڵام زۆر کەسیش هەیە پێی خۆشە کە خۆی سەردام بکات و بێت لە نزیکەوە هەم پارچەکەی کە داوای کردووە بیبە و هەم لەگەڵ ئەوەشا کەشتی حازریشمان هەبێت لەگەڵ خۆیان بیبات ئەویش کەواتە سۆشیال میدیا هاوکارێکی باشی ئێوە و دەستڕەنگینەکانی تریش بەتەکید هەر زۆر زۆریش باشە ئەتوانیت هەنێک لە نمونونەکانمان پێشانبەی کە چۆن دروست کردووە چی تێدا بەکارهێناوە بەڵێ بابەتەکانی زەنیانە لە دوو بەش لە خۆ ئەگرێت پۆلە نەکرێت بە دوو بەشەوە جوانکاری خانمان و بابەتی ئەکسسواراتی ناوماڵ بۆ نمونە ئەمە گوڵێخەیە کە ئەتوانیت بۆ سەر جلی دەرەوە یان عەبا و ئەم بابەتانە بەکاری بێنی یان بابەتەکانی جلی کوردی کە ئیشمان لەسەر بۆ نمونە ئەمە پشتێنە و ئەوش ملوانکەکەیەتی و ئەتوانی بەرزیکەیت و هەر لە کامەرەکەشەوە لەگەڵ کەوە و سەڵتە و چنینی ئەوانەشمان کردووە ئەمە بەشێکیان چی تێتا بەکار هاتووە ئەمە بەردە ناوڕاستەکەی وزائیدەن نەقێم لەگەڵ موروی شوشە ئەوەی کە من زۆر احتیماد دەکەمە سەری کوالەتی ئەو پارچەیە کە بەکاری ئەهێنم بۆ نمونە ژێرەوەی چییە؟ بەشی ژێرەوەی قوماشە بەڵام لەگەڵ قوماشەکەیە ئێستا قوماشەکە دیار نییە چونکە من پارچە جلدێکیشی لێ ئەم بۆ ئەوی کە قوماشەکە و تەقەڵەکان و هەموو ئەو شتانی کە تایەتی بشارێتەوە تۆڵی شەبێت و یعنی شتێک بێت زۆر تۆکمە بێ ئەگەر ئەو پارچە جلدەی پێوە نەک لەوانەیە یعنی زۆر بەرگەت نەگرێ یان
ئەوە بە مروری زەمن تێک بچێت. دروستە. ئەوەی کە من تایە بەکارم هێناوە زیاتر احتیما دەکەمە سەر بابەتە شوشەیەکان چونکە زۆرتر ئەمێنێتەوە. جوانیش بەڵە ڕەونەقێکی جوانی هەیە. ئەمە بابەتی جلی کوردی و ئەکسسواراتی خانمانە و بابەتێکی تریشمان هەیە کە لە پێشووتر لە کاتی ئۆنلاینە من ئەمەم نەبوو کە هیتە ناو مەجالەکەەوە کە یعنی شتێک دروست ئەکەیت لە شتێکی ترەوە فکری شتێکی ترە دەبووە. سەرەتا لە گوڵی خوا دەستم کرد و دواتریش گەورەم کرد بووی کە بتوانم لەو حە دروست بکەم بابەتی جوانکاری ناوماڵ دروست بکەم یعنی چنینم لەسەر گۆشە کردووە سعاتم دروست کردووە. ئەم جوانکاری نەماڵەکان خەت و ڕێژین نووسینەکان بڵێن ئاەتەکە خۆی ئامادەیە تەنها دیزانی چواردەورەکەی بۆکەن. بەڵێ ئاەتەکەش لەسەر تەڵەبی خۆمان ئامادە ئەکرێت بە هاوکاری کاکەیەک ئەویش ئیشی مادەسی ئەنسیەکانمان بۆکات ئیشی لێزەرە ئەگەر ینی شەرت نییە هەر بۆ نمونە ئاەت بێت بەتەنیا ئەتوانین ئەمە مەدالیایە بۆ هەڵواسینی ئاوێنەی سارێ ڕسممان دروست کردووە لەسەری یان عینەن شت ئەمەش ئەو ئەتوانیت پیشان بێتەوەی لە کامێرەکە دەرکەوێت هەر کەسێ بێ بڵێ هەر ڕسمێ بێت بێنێتە لای ئێوە ئەوە توانەوە هەر ڕسمێک بێت یان بۆ نمونە ئەمە شەوازێکی ترە هەر مەدالەی هەڵواستنی ئاوێنەیە ئەتوانین بە یەکدی و دروستی بکەین و ئەتوانین بە دوودیویش بێت و ناوی کەسەکە بنووسین یعنی هەر شتێک کەسەکە خوازیارەیان حەز ئەکات لەسەری بنووسین ئێمە ئەتوانین ئەو ئیشەی تیا بکەین. ئەمە بابەتی جلی کوردی چی پێڵێن؟ هەلو مێخەک بەڵێ. جوانە شتێکی زۆر جوانە. ئەم شتێکیان چیە ڕەنگەکانی زۆر تێکەوە؟ گیان ئەمە بەڵێ ئەمان مەدالیایە بۆ مۆبایل مەدالیا بۆ بەڵێ ئەمان ئیشی ئەتوان بڵم تازەیە وەکوتم کە قوڵ ئەبیتەوە لە ناو مەجالەکە ینی مەجای چنین بەس بە تەنها ینی فراوانە زۆر شتی تریتیایە ئەتوانی بۆ نمونە بوو بەهرەی کە هەتە ینی بۆ چۆنەڵی ئەو دەستڕنگینی کە هەتە زۆر شتی تریش دروست بکەیت بەس بە تەنیا لە یەک شتەوە نەوەستیتەوە بەڵام ئەگەر فکرەکە لە ناختا بێت فکرەکە لە مێشکتا بێت بتوانی بچیت بۆ سەر بابەتی پێش ئەوەی کە پیشەکە بەلای کەسەکەەوە گرنگ بێ حەز و خولیاکە لە پێش پیشەکەەوە بۆی کە بتوانی بەردەوام داهێنانی تیا بە تەکیت بابەتی چنین یەکێکە لەو بابەتانەی کە ئەگەر حەزت بۆ ئیشەکە نەبێت قەت ناتوانانی بەردەوام بی چونکە بێجگەلەوەی کە من پارچێکی لەم شێوەیە کە دروست دەکەم زۆر دڵخۆش ئەبم بە جوانیەکەی بەڵام لەگەڵ ئەوەشە ئەگەر حەزم بۆی نەبێت لە بەرۆی زۆر هیلاک ئەبی پێوەی ئیشی دەست یەکێکە لەو ئیشانەی کە زەحمەتی زۆر زۆرە ئەگەر خۆلیات حەزت نەبێت بۆ ئیشەکە لەوانێ من مشتری هاتۆ بڵام تێتی منیش بۆ نمونە لۆم دروست کردو بەڵام بە ساڵێک دوو تەقڵم لێیاوە لە کراسێک دەستە کام یەک لەم ئیشانە لە ڕووی کاتەوە کاتی زۆر پێویستە و لە ڕووی هیلاکی و زۆر هیلاک دەکە خۆی هەتا ئیشەکە زۆر گەورەتر بێ کە هەم کاتی زۆرتر ئەوێ و هەم هیلاکیشە ئەمە لە بروی گەورەترین ئیشمانە و زائیدەن ئەم سەڵتەیەش زۆرترین کاتی پێویست بووە و هیلاکی زۆرتریشی حتمما لەگەڵاویستووە هەر لەبەر ئەوەشە کە دایمە کارە دەستیەکان گرانترە ڕەنگە زۆر جار وڵاتیان یان بڵێن خانمان گلەیەوە کەن بڵێن کارە دەستیەکان گرانترە بە بەراورد بە حازرێکن هیلاکی زۆرە و کاتی زۆرەوێ باشە خات و ڕێژین بەکارهێنانی ڕەنگەکان یاخود تێکەڵکردنی ڕەنگەکان ئێوە یان بڵێم جەنابەت پشت بەچیە بەستی زۆرجار کەسانێکان ڕەنگە سروش کاریگەری هەبێ لە سەریان بەکارهێن لە وەرزەکانە یاخود ئەو ڕنگانی کە تێکەڵێکن وەرزەکان کاریگەری هەبێ لە سەریان یاخودەوە تا بۆنەکان بەپی بۆنەکان ڕەنگەکان تێکەڵکە یاخودەوە تا ئێوە پشتە بەستن بەخواستی کەسەکە خۆی کە داوایەکات وەکو دوا پرسێ بڵێ بە دوو شێوەیە شێوەیەکان وەکووت خۆت پشتە بەسین بەسەر خواستی کەسەکە خۆی ینی خۆی حەز ئەکات جەماعەتی ڕنگمان بۆ تهدید دەکات پێی خۆشەکە لەم بابەتانەی تیابێت بەپێی تەڵەبی خۆی کە ئەو ڕەنانەی بۆ هەڵەبژێرین جاری وا هەیە جوانیش نابن بێت کە ئێمە ئەیزانین ینی ڕێنماییان ئەەکەین بۆی کە ئەڵین لەوانەیە ئەو دوو ڕەنگە نەگونجێن بێتەوە بەڵام کەسەکە خۆی حەز بکات و ئۆنێ پێی خۆش بێت لەسەر ڕێی خۆیەتی و زائیدەن لەگەڵ ئەوەشە بەپی وەرزەکان ڕەنگەکانە گۆڕین و بەپی ڕەنگی ساڵیش کە لە ساڵێکە چ ڕەنگێک مۆدێلە بێتە مۆدیتر ڕەنگە
باشە لەو ڕنگانە کە تێکەڵێکن ئەگەر خۆتان عنی لەسەر خواستی کەسەکەنا خۆتان بیکەن زیاتر چ ڕەنگێک بەکارهێنن هەر پشتە بەستنەوە بە بۆنەکان و بە ڕەنگی ساڵ و بە وەرزەکان بەڵە دەستەکانە خۆش بێ خات و ڕێژیم زۆر سپاس مادوومان کردی بە ئومێدی سەرکەوتنی زیاتر و بەردەوامی زیاتر زۆر سپاس بۆ خات و ڕێژین سدیە کە بەڕێزیان دەستڕنگینە سپاس بۆی کە لە بەشەی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادە بووین ناوبڕێکی کورت وەرەگرین و بەرداوام بین لەگەڵتان ببارێنە برنێسکی گەشت ببارێنە بهاژێنە سینە و جەرگەم بهاژێنە ببارێنە برنێسکی گەشت ببارێنە بهاژێنە سینە و جەرگەم بهاژێنە ڕوشەی بارانی سۆزە خۆشەویستی لێ دەبارێ کە فرمێسکی چاوەکان بەڕووی گەشتا دێنە خوارێ ڕوشەی بارانی سۆزە خۆشەویستی لێ دەبارێ خەمڕەوێنە وشەی جوانێ خەمڕەوێنە بزوێنە نیگای چاوە هەز بزوێنە خەمڕەوێنە وشەی جوانێ خەمڕەوێنە هەز بزوێنە نیگای چاوە هەز بزوێنە بەهەشتێکی سەرزەمینە خۆشەویستی ئاگرێکە کەڵپە و بڵێ سەیبەتینە سینەتکانیا بیکوێستانە بەهەشتێکی سەرزەمینە خۆ بنوێنە تو مەرجی من خۆ بنوێنە مەم ڕەنجێنە تو وێژەداونێ مەم ڕەنجێنە خۆ بنوێنە تو مەرجی